ڕۆژی پێنجشەممە وەزیری دەرەوە مارکۆ ڕۆبیۆ لەگەڵ پاپالیۆ کۆبووە. وەزارەتی دەرەوە ڕایگەیاند کە بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەرژەوەندی هاوبەشەکانیان تاوەتوێ کردووە و پەیوەندیە تۆکمەکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڤاتیکانیان دووپات کردووەتەوە. ئەمەش لە پێناو پێشخستنی ئاشتی و پاراستنی مافەکانی مرۆڤ لە جیهاندا. پاپا ڕەخنەکانی خۆی لەسەر ئاڵۆزیەکانی ئێران گەیاند و داوای ئاشتی و بەردەوامیدانی بە گفتوگۆکان کرد. داوا لە هەموو چاکە خوازان دەکەم کە هەمیشە بە شوێن ئاشتیدا بگەڕێن و دژی توندوتیژی بن، جەنگ ڕەت بکەنەوە، بە تایبەت جەنگێک کە زۆرینەی خەڵک پێیان وایە ڕەوانیە. ئەم جەنگە ئاڵۆزیەکان زیاتر دەکات و کێشەکان چارەسەر ناکات. لە هەمان ڕۆژدا سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە ڕێگەی چەند پۆستێکی سۆشیال میدیای تروثەوە وەڵامیدایەوە و گوتی کە پاپا لاوازە بەرامبەر بە تاوانکاران و لە بواری سیاسەتی دەرەوەدا کەسێکی نەشارەزایە. پاپا پیاوێکە کە پێی وایە ئێمە نابێت بەم جۆرە هەڵس و کەوت لەگەڵ وڵاتێکدا بکەین سەرباری ئەوەی کە ئەو وڵاتە دەوێت چەکی ئەتۆمی بەرهەم بێنێت و دنیا وێران بکات. من خۆم لایەنگری پاپالیۆ نیم. دوای لێدوانەکانی دۆناڵد ترامپ پاپا قسەکانی کشاندەوە و بە ڕۆیتەرزی گوت کڵێسا بەردەوام لە دژی هەموو جۆرە چەکێکی ئەتۆمی بووە. ئەم بابەتە هیچ مشتومڕێک هەڵناگرێت. من تەنها هیوادارم کە قسەکانم لە پێناوی پاراستنی ئەو ژیانەی کە خوددا پێداوین بە دروستی بکەن. دواتر وەزیری دەرەوە مارکۆ ڕۆبیۆ کە خۆشی کاتۆلیکە بە ڕۆژنامەوانانی ڕاگەیاند کە کۆبوونەوەکەی ڤاتیکان لە کارنامەیدا بووە پێشەوەی ئەماڵۆزیانە لە نێوان ترامپ و پاپادا دەربکەون. کارنامەی گەشتەکانم پێشتر پلانی بۆ دانرابوو. هەموو لایەکیش ئاگادارن کە هەندێک ڕوودا و بەم دوایانە ڕوویاندا. هەروەها لە ماوەی گەشتە دوو ڕۆژەکەیدا ڕۆبیۆ لەگەڵ سەرکردە سیاسەکانی ئیتالیاش کۆ دەبێتەوە.